ئێمە وەکو قوتابخانەی فاخی مەرگەسۆری و دەستەی قوتابیانی قوتابخانەکەمان وەکو ناسراوە لای خۆمان بە SLO Student Life Organization ئەو بۆ نەما ڕێکخست وەکو بەر لە کۆتایی هاتن بەر لە دەرچوونمان کە وەکو ناسراوە لای خەڵکی بە ئاهەنگی لەبەرکردنی ڕۆبەکە لێرە ناتوانیمان وەکو کۆتایەک وەکو حافیزیەک لەگەڵ یەکتری کاتێک خۆش بەسەر بین و لەگەڵ خێزانی گشت قوتابیان و لەگەڵ مامۆستا خۆشەویستەکانمان و لەگەڵ بەرپرسانی دەستگاکردنەکان کە هەمیشە پاڵپشتی ئێمە بوون. As a Savage graduate, in a few days, I would like to wish all the best for our students and to not forget to implement everything that we've learned in Savage to our everyday lives because it's essential. They've taught us very essential things. ئێمە هەڵساین بە سازدانی فیستیڤاڵی پەروەردەیی و کللتوری بارزان دەستخۆشی لەو قوتابخانانە دەکەین کەەوە بەشدار بووینە هیوادارین ساڵانی داهابێت زیاتر قوتابخانەکان بەشدار بن. هەبر و فیستیڤاڵە کەلتوری بوو لە دەڤەرە مێرگەسوورێ مەکرد وەکو قوتابیەک لە ئامادەیە بلێ من بەشداری تێدا کرد ئەس زۆر دڵخۆش بێم و هەروەها لە بەشی شانوێژیدا شانوەکە زۆرە جانبی ئەم فستیڤاڵان ساڵانەکە لە کۆلێژی پزیشکین دیدەن لێرەدا لە چەند بەشێک پێکاتوە لە بایۆکیمیستری کیمیای ئەحیایی و هەروەها بەشەکانی تر لە هیمۆگلۆبین و تاقیکردنەوەی خوێن تێ ئەنجام ئەدرێت ئەمەش لەم فستیڤاڵە دەرخستنی توانێت قوتابیەکانە نەک بەستنەوەی خوێندن قوتابیەکان تەنها بە خوێندنەوە. بەشداریمان کردیم لە ڕۆژی فەم ڕۆژی ددانەکان و دەم بە کۆمەڵا چالاکیەکان هەموو بوارێکی تیا بوو هەنێکی خواردن بوو هەنێکی شتی علمیمان هێنا و زۆر پێ خۆشحاڵ بووین بەجلی کوردیەوە توانیمان لە شاری کەرکووک بەشداری ئەم فستیڤاڵە بکەین. Perfect.